ئەمەوێتە قولبە بکەم بەڵام ناوێرم. ئەترسم ئەوەی لێم ئەکاتەوە ئەو نەبێت. ئەترسم ئەو پیاوە نەبینم کە بە تاک شەڕواڵێکەوە لای بەربەلۆعەکە دەستنوێژی گرتووە، قۆڵی کراسە شینەکەی هەڵکردووە و بە ڕوخسارێکی تەڕەوە بێت بڵێ ها باوکم. چی بڵێم؟ ئەترسم نەتوانم بڵێم ئێمە 100 ساڵێک لێوە دوورین. بیرتانەکەین. نا ئەوە ناڵێت نەوەکو ئەویش هەڵبڕاو لە ئازیزێک بێت و برینی بکولێتەوە. ئەی بڵێم چی؟ بیرم کەوتەوە. ئەڵێم هاتووم بۆ قاپە فافۆنەی کە ئەو جارە دایکم دووناوەشکێنەی بۆ ناردبوون. اینجا ئەویش بەدەستێک ڕوخساری ئەسڕێت هاوارێک ئەکات. خاوەر وەرە بزانە ئەو مناڵە چیەوێ. ئێستایەت کوڕم سەلام لە باوکت بکە، خۆی ئەڕوات و من گوێم لێی ئەبێت. دایە خاوەر ژنێکی خانومانی سلێمانی بەجلی کوردی و سەرپۆشێکی سپیەوە یەت و ئەڵێ وا هاتم حاجی گیان. من ئەبینێت و بە زمانی سلێمانی پێم ئەڵێ چۆنی بە قوربان، بە ساقە بم لە دەوری سەر بگەڕێم، ئێستا بۆ دەهێنم. ئەڕوا قاپەکە ئەهێنێت و لە قاپێکی ترا کەمێک پەڵپینەی هێناوە کە بۆ نوبەرامی تەنانەت نەخۆشیش چاگەکاتەوە. تێگەم ئەزانم مەبەستی چییە. ئەم قاپە پەڵپینەیە پێی ئەڵەن کاسە دراوسێ تا ئێمەش قاپەکە و کەمێک ترشی بە نەعنا بنێرینەوە و بەو جۆرە لە یەکدا نەبڕێن. دایە خاوەر ئەچێتەوە ژوورەوە و بەو دڵە پاکەی خۆی ئەڵێت ئەوە مناڵەکەی نەسرینە، ئەو ڕۆژە ناوەشکێنەی ناردبوو خوا چاکی بۆ بکات. من بە خاڵ ڕۆشتم، دڵم نەهات ئەو دیمەنە جوانی سلێمانی لە خۆم تێک بەم و بڵێم دایەکیان من لەم کۆڵانەوە نەهاتووم، من لە سەردەمێکی دوورەوە گەڕاومەتەوە بۆ ساتێک و ئەچمەوە بۆ ئەوێ ئێوەش یادتان بەخێر. بیرم کەوتەوە لە دەرگای چی بم، خۆ ساڵانێکی زۆرە تێپەڕیوە، با سەرداخم و لێرە بڕۆم تا ئارامی و جوانی ئێرە نەشێوێنم. کێ ناڵێت ماوەیەکی تر ئەم شوێنە تەخت ئەکرێت یان بینایەکی بازرگانی یان گەراجێکی لێ دروست ئەکرێت. نووسینی هونەرمەند ئاکۆڕاش، بەدەنگی ئازاد پێنجوێنی.